بەڵێ بێگومان ئەوەی کە دەستگای ئەمریکان لە شاری هەولێر بەرامبەر ئێمە دەکەن پێشەڵکردنی مافەکانی مرۆڤ و پێشەڵکردنی مافی ڕۆژنامەنووس و پێشەڵکردنی دەستگای میدیاکانەوە حتا لە جاڕنامەی جیهانی بۆ مافەکانی مرۆڤیش ئاماژە بەوە دراوە لە یاسای ژمارە 35 ساڵ 2010 تایبەت بە یاسای ڕۆژنامەگوردیش ڕۆژنامەگەری کوردیش ئاماژە بۆ دراوە کە ناکرێت بێ هۆکار تۆ دەستگایەکی ئەعلامی دابخەی بۆ ئێمە هەوڵەکانی خۆمان چڕ کردەوە پێشتریش سەردانی قونسوڵخانەی ئەمریکامان کردەوە قونسوڵخانەی ئەمریکا خۆی داوای کرد کە دەستگای ستاندەرد سەردانی بکات لەسەر ئەم مەلەفە گفتوگۆمان کردەوە و ئەوانیش هەوڵەکانی خۆیان خستووە گەر بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە نەتیجەی نەبوو. تاوەکو ئێستا هیچ لینکێک نەبووە و هیچ سەردانێک نەبووە بەڵام ئەوەی کە هەبووە لە نێوان ئێمە حکوومەتی هەرێم حکوومەت لە ڕێگەی هێزە ئەمنیەکانەوە هاتوو دەستگاکەی ئێمە داخستووە و ئێمە لەم منتەڵەقەوە سکاڵای خۆمان نازانین یعنی سکاڵای خۆمان بۆ چێ بەرین تەنها داوامان لە ڕێکخراوە نێودەوڵەتەکان و ئاژانسە نێودەوڵەتەکان و قونسوڵخانەکانی وڵاتانی ترکەوە بۆی فشار بخەنە سەر حکوومەتی هەرێم بۆ چونکە پێمان وایە ئەو دەستگایی کە هاتووە ئۆفیسەکەی ئێمە داخستووە سەر بە حکوومەتی هەرێمە خۆ لایەنێکتر نییە بێ ئۆفیسەکەی ئێمە دابخە لە شاری هەولێر. بێگومان چەند جارێک هەوڵماندا ئۆفیسەکەمان بکەنەوە و حتا نەک ڕێگری لەکردنەوەی ئۆفیسی ئێمە دەکەن بەڵکو ڕێگری لەو چالاکانەمان دەکەن کە لە هەولێر ئەنجام بدەین. ئێمە کۆنفرانسی ساڵانەیە کە 6 مانگ پێش ئێستا ئەنجاماندا قرار بوو لە هەولێر بیکەین و مۆڵەتی حتا وتێلیشمان کرد بەڵام دواتر ساحیبی وتێلەکە پێڕاگەیاندنکەوە ئاسایش ڕێگە نادا لە وتێلەکەی ئێمە ئەم چالاکی کە بەتەمان بیکەن مۆڵەتانێ بەو بیان وەیە ئیدی ڕێگە نەدا ئێمە چالاکەکەی خۆمان ئەنجام بدەین. جیاوازی ئێمە لەگەڵ دەستگاکانی تر ڕوون و ئاشکرایە کە جیاوازی ئێمە چیە جیاوازی ئێمە ئەوەیە کە دەستگاکەی ئێمە دەستگایەکی مستەقیلی سەربەخۆیەوە لە پێناو خەمی گشتی و بەرژەوەندی گشتی کار دەکات لە پێناو حیزبێکی دیاریکراو لە ناو ساحەی سیاسی کوردستانە ئیش ناکە و ئەو میدیایەکی ئێمە هەمانە میدیایەکی سەربەخۆیە لەژێر سێبەری هیچ حیزبێکی دیاریکراو نییە و لە یەک خاڵدا ئەوان لانێ لەگەڵ ئێمە یەکانگیر نەبن لانێ ئەوان پێیان وابێت کە ئێمە لە بەرژەوەندیە ئابوووریەکانی ئەوان دەین بۆیە ئەوان ستاندەرد لەسەر بە مەترسی لەسەر خۆیان دەبینین بێگومان ئێمەش دەبێت ئەوە بکەین چونکە ئەرچی میدیای سەربەخۆوە ئەرچی دەستگای مەدەنی ئەوەیە کە خەڵک هۆشیار بکاتەوە و لە هۆشیاریدا خەمی گشتی هەبێ بۆ ئێمە لەو پێناوە فشاری جدیمان کردووە و بە وەزیفەی سەرەکی خۆشمانی زانیوە بۆیە کارمان لەسەر کردووە. بەداخەوە بۆتە هۆکاری ئەوەی کە کاری ئێمە لە هەولێر سنوردار بکرێت بەڵام ئەم شتانە ئێمە سار ناکاتەوە و ئێمە ماندوو ناکە بەڵکو دەبینین کە ئێمە لە هەولێرمان جێشت و هاتوویە دەرەوەی هەولێر بۆ ئیشی چالاکیەکانی خۆمان بکەم بۆیە ئەگەر دەسەڵات نیەتی ئەوەی هەبێت کە ئێمە بەو شێوازە دەتەسەڕوفکردنە ئێمە سارکاتەوە ئێمە بۆ سار نابینەوە و ئیشی جدی خۆمان دەکەین و فشاری مەدەنی خۆشمان دەکەین بەڵام لە چوارچێوەی یاسا و لە چوارچێوەی پرەنسیپەکانی کۆمەڵی مەدەنی نەک لە چوارچێوەیەکی تر کە ئەم کارانەی خۆمان کە دەیکەین ئەنجام بدەین. بڵێ بڵێ بەڵێ بەخۆی ئێمە کە دەڵێن کوردستان ینی هەردوو زۆنەکە بەیەک چاوسەیر دەکەین بەڵام ئەگەر حەقیقەتی ینی بە شێوازێکی واقعی سیر بکەین بە جۆرێک لە جۆرەکان جیاوازیەکی کەم هەیە لە نێوان ئەو دوو زۆنە و نەک هەر ینی زۆنی سەوز یاخود زۆنی سەرد هەر کوردستان خۆی مەتقەیەکی ئارام نییە بۆ ڕۆژنامەنووس و دەستگاکانی مەدەنی بۆیە بە پێی دوایین راپۆرتی ڕێکخراوی پامێرانی بێسنوور ئاماژە بۆ دراوە کە هەرێمی کوردستان شوێنێکی ڕەشە کە تیادا ڕۆژنامەنووسەکان ژیانیان لەژێر خەتەری گەورەدا بۆیە پێمان وایە کە و ئێمە داوا دەکەین و پێشتریش داوامان کردووە لە وڵاتانی لە قونسوڵخانەکان لە نوێنەری ڕێکخراوە نێودەوڵەتیەکان داوا دەکەین وەکو شوێنەکانی تر مەتقەیەکی ئارام بۆ ڕۆژنامەنووس و بۆ چالاکوانەی مەدەنی و بۆ نووسەرانیش دابین بکرێت بۆی بتوانن لە چوارچێوەی ئازادەکانی خۆیان لە چوارچێوەی بنەماکانی کاری دیموکراسی کاری خۆیان تدا بکرێت کە بەداخەوە تا ئێستا ئەوە لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە. زۆر سپاس بە هەمووتان.